هاوکات مەسرور بارزانانی و جێگیری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا جەخت لە ئاساییکردنەوەی ڕۆژی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەکەنەوە. مەسرور بارزانانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ ئەندرۆ پیک جێگیری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبووە. لە کۆبوونەوەکەدا پەرەسەندنە سیاسیەکان و ڕۆژی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و دەستپێکردنی قۆناغێکی نوێی چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکانی نێوان بەغدا و هەولێر تاوتوێکران. لەو کۆبوونەوەیدا پێشوازی لە بڕیار و ڕێککەوتنی هەناردەکردنەوەی نەوتی بیرەکانی کەرکووک لە ڕێبۆڕی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان کرایەوە و بە هەنگاوێکی گرنگ و سیمبۆلی دانرا بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکان. مەسرور بارزانانی و ئاندرۆ پیک لە بارەی ئاساییکردنەوەی ڕۆژی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان جەختیان لە ئاساییکردنەوە و کردنەوەی سەرجەم ڕێگاکان و پاکردنەوەیان لە مینە چێنراوەکان و دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ ناوچانە کردەوە. تاوتوێکردنی دەستپێکردنی قۆناغێکی نوێی پێکەوە کارکردن لەگەڵ حکوومەتی نوێی عێراق بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆکیەکان لایەنێکی دیکەی کۆبوونەوەکەی نێوان هەردوو لابوو.